ئامانج لە بەستنی کۆنگرەی سیاسی ئەوەیە کە هەر پارتە بە فەرمی کاندیدی سەرۆکایەتی خۆی ڕادەگەیەنێت، بەڵام ئایا چۆن پارتەکان کاندیدی خۆیان دەستنیشان دەکەن؟ ئەمەش لە ڕێگەی پرۆسی ئەنجامدانی هەڵبژاردننی ستان بەستان دەبێت بۆ دیاریکردنی شاندەکان. دەبێت کاندیدەکە ئاستێکی کەمی شاند بەدەستبێنێت بۆ ئەوەی بەربژارکردنی پارتەکەی مسۆگەر بکات. شاندەکان ڕابەرانی خۆجێین ئەوانەی نوێنەراتی ستانەکانیان دەکەن لە کۆنگرەی نیشتیمانی پارتەکە بۆ دیاریکردنی بەربژاری سەرۆکایەتی. لە زۆربەی هەڵبژاردنەبەرەکاندا هەتا ئەو دەمەی بەستنی کۆنگرەی نیشتیمانی پارتەکە دەست پێ دەکات براوەیەک ئاشکرا دەبێت. هەر بۆیە لەم حاڵەتەدا کۆنگرەی پارتەکە شتێکی ڕواڵەتیە و بە مەبەستی پێدانی شێوازێکی فەرمیە. بەڵام ئایا چی ڕوودەدات کە ئەگەر هیچ کەسێک زۆرینی شاندی پێویست بەدەست نهێنێت، بەڵام ئەو حاڵەتە بە کۆنگرەی پێشبڕکێی دەستنیشانکردنی پاڵێوراوەکە دەناسرێت تا پێویست بکات دەنگ دەدەن هەتا کاندیدێک زۆرینە بەدەست بێنێت، پاشان ئەو کاندیدە بە فەرمی دەبێتە بەربژاری پارتەکە و لە هەڵبژاردننی مانگی 11دا ڕوبەڕووی کاندیدی پارتی بەرامبەر ڕادەوەستێت.